زۆرن ئەو کەسانەی کە حەز و خولیان بۆ کاری هونەری هەیە و هونەردۆستن. لەم سۆنگەیەوە جاچە بە بەشداریکردنیان بێت لە نێو پێشەنگاکان یاخود بینەربوونیان بۆ کارە هونەریەکانی نێو پێشەنگاکان. لە هەمان کاتیش زۆر کات لە نێو ماڵەکانیان کارە هونەریەکانیان ڕەنگدانەوەی هەیە. هەر بۆیە دوو هاوسەر وەک بیرۆکەیەکی جوانی هونەری بەشێکی ماڵەکی خۆیان دەکەنە گەلەریەکی هونەری و چەندین تابلۆی جیاواسی تێدا نمایش دەکەن. کێشانی تابلۆکانیش لەلایەن هونەرمەندی شێوەکار کامەران کارگەچی کێشراوە و بە چەندین مەتریاڵی جیاواز کاری تێدا کردووە. من سپاسان دەکەم. ئێمە ئەمە قاتی خوارەوە بوو، ماڵی کچە گەورەکەمی تیا بوو 8 ساڵ، دوو مناڵی بوو، دوایەوە ڕۆشتن ئێمەیان بەجێژیانی تێرە چۆڵ بوو. دوایەوە کە من خۆم هەر ئیشمە کرد، ئیشی ڕسموانە شوێن نەبووی تر ماڵەمان خێزانەکەم بیرۆکەی وا بووەوەتی تۆ بۆ ناوی ژێرزەمینەکە چاکە ئیشی تیا بکەی. ئیتر وا دروست بوو، سەدفە ینی سەدفەکە وا دروست بوو، وەزعی کەرەنتینە دروست بوو. کەرەنتینەکە وا بوو کە خەڵک فەراغێکی زۆری بۆ دروست بوو. فەراغە گەورەکە وای کرد من لێرەیە بۆ خۆم دەستکەم بە ئیشکردن. توانیم لە ماوەی ساڵێک و 4 مانگ بۆ 3 مانگ 4 مانگ 80 حول و حە دروستکەم، ینی بەردەوام شەو دابانی دانیژمانێت چون بۆ دەوام ئاهاتمەوە خێراون با لەو حەکە تەواوکەم. بەڕاستی یەکێ لە پاڵپشتە گەورەکانی ئینەکە خێزانەکەی خۆمە کە ئەمەین کرد. دوایەوە بیرم لەوە کردەوە کە پیشانگا بکەینەوە. پیشانگا وا بوو لە مانگی نوێە لە ئەمنە سوورەکە ئیپار دروست نەبوو، سەدفە نەبوو، بۆ مانگی 11 دروست نەبوو. دوای مانگی دوای بیرمان لەوە کردەوە وتم ئێراکەین بە گەلەریەک، هەم ئەم گەلەریە وەکو نازناوێکی خۆم کە پیشانگای کەم کردوێتەوە، هەم شارەکەی عالەمیمەیە جیانی، هەم ئیشەکانیشمیەوەیتر بێ بە گەلەریەک. بەڕاستی ئیتر هاتم ئێرەمان تەعمیر کرد، شتێکی جوان هاتینەوە لەو حانە عەرزکەین و ئەمە پیشانگای پێنجەمی تایبەتی خۆشمە. کۆمەڵم شارەکەمانەیە، بەس ئەمە پێنجەمی خۆمە و هەوڵەیەم شەشەم و حەوتەم و هەشتەمیش هەر لێرە بکەمەوە. یعنی وا بێت ئێمە بێتە شوێنێک توراسێک بۆ خۆم، بۆ خانەوادەکەم، بۆ خودی ئەو گەلەریە کە بەناوی کامەران کارگەچیوێ بمێنێ. ینی ئەو فترەی کە کاتی کەرەنتینە بوو، من ئەمە منانەوە ئازارەکانی سەردەمی کۆرۆنایە، ینی ئەو ئازارانەیە کە بەڕاستی خەڵگە ترسا دار و درەخت و سەوزایی شارەمی بوشک بێت، خەڵگە ترسا چی دار و درەختە ببڕێتەوە بسووتێنرێ، خەڵک مەعانات هەبوو بەدزیەوە هات بۆ نونەوە لەو حەی پشتمەوە کابرا کلینیک سێژە حەو مناڵیەتی بەخێوە کرد، تێگەی هات بە کەمامەیەک و بەدزیەوە کلینیک سیەفرۆشت. یعنی ئەمانە کۆمەڵە کارەساتە، ینی کۆ بۆتەوە لەو ئازارانەی کە لە سەردەمی کۆرۆنایە بووە. لەبەرەوە منیش بەڕاستی ئەمانم کرۆ بە شێوە تەعبیرەکە، چکە خۆم هەر لەو مەدرسە شاییژەکەم. لەبەرەوە بەڕاستی هەم وام کردووە ژینگەش و ئەو تعبیرانەی کە تەسیرە کاتە سەر وەزعی سووتانوانە کە لەوحەکان ببینی، ئەوانە وای کرۆ بیکەمە لەو تابلۆیەک بۆی پیشانی خەڵی بم بڵم دار جوانە، دار شتێکە ئەبێ بێ مایەتی خۆیە. ئێمە وەکو بڵین دوو هاوسەرکەیەک بەیەکەوە لە ماڵەکە بڵین پشتگیری ئیشەکانیم کرد لەسەرەوە ئیشێکرد لە پێشە وەکو خۆی کاتی کەرەنتینە هات. ینی بەڕاستی کاتەکە ڕاستە بڵین دەوامی دایرەشیە کرد، لە دوایەوە کاتێکی زۆر ئەمایە بۆ ماڵەوانێ پشتگیری کردم بۆ ناچتە قاتی خوارە پێشتر کچەکەمی تیا بوو کە ئەو کە ڕۆیشتۆتم لێرە ئیشەکانێکە زۆربەی ئیشەکانی لێرە کرد. یعنی با لەباتی ئەم ئیشە بەریتە دەرەوانێک گەلەری و مەعرەزکێتەوە لە هۆڵێکی کار با ماڵەکە بێتە گەلەریەک. هاوکاری ئیشەکانیم بەڕاستی، ینی ئەگەر خۆی تۆزەهینێکی تیا کردێت نەواچی من نەک لە هەشتالاکی لە سەیش هاوکاریم کردی بێ. ئەگەر خۆم ڕاستە دەستی ڕاستمە نییە، بەڵام بە زۆر دڵخۆشم بە ئیشەکانی. پێم خۆشە هەموو کەسێ لە ماڵەکەی خۆیاگەر شوێنی هەبێ هەبێت لەباتی بچێتە هۆڵێکی کەوە گەلەری بکاتەوە، ماڵەکەی خۆی بکاتە گەلەریەک، هەم بۆ کاتی خۆی بۆ ڕەفیقەکانی یعنی سوودێکی باشترە بینێت. ڕۆژی 15 مانگ ئەم گەلەریە بەڕووی میوانان و ئامادەبووان و هونەرمەند و هونەردۆستاندا کرایەوە کە بە ڕێژەیەکی بەرچاو بینەری نێو گەلەریەکە بوون. هەر بۆیە بابزانین تێڕوانینی میوانان بۆ کردنەوەی گەلەریەکە و
تابلۆ هونەریەکان چۆن دەبینرێت. زۆر خۆشحاڵ بووم چونکە کامەران هەنگاوێکی زۆر جوانی ناوە ئەمە یەکێکە لەو هەنگاوانی کە لە کللتوری وڵاتانی پێشکەوتووە هەیە تۆ وەرە ئەم یعنی ئارەزوەی کە هەتا بۆ بە بەرەو پێشبردن و پەرەپێدانی لە ماڵی خۆتەوە دەست پێ بکەیت چونکە هەندێک جار سیرەکەی کێشە دروست ئەبێت تۆ چۆن پێشکەشیکەی ئەو بەرهەمانی کە هەتا وانە عنی بەڕاستی بەڵام ئەم هەستاوە بیرکردنەوەی کارەکەی و ماڵەکەی خۆی لە یەکداوە تەواوکەری کارەکەی بە تایبەتی ئێمە بە زۆری نیشە لە ماوەی کۆڕۆنایە ئێمە ئەزانین هەمومان تقریبان ماوەی وا بۆ ساڵ و یەک دو ساڵ ئەڕوا زۆربەی زۆرمان کاتەکانمان لە ماڵەوە بردوۆتە سەر یعنی لێرەیە کامەران هەستا و دەستەکانی خۆش بێ زۆربەی زۆری ئەو لەوحانێکە لەوانەیە لەم کاتی کۆڕۆنایە بوو بێ کار ئاسانی بۆ کردو لە ماڵەکەی خۆیان چونکە شتەکان بەردەست بووە توانیوێتی بەڕاستی بەبیر و بۆ چوونەکانی خۆی من ئەوەی کە زۆر معجب بم بە دروستکردن و کێشانی تابلۆکان بم بەخشە کامەران خۆی وەکو بەڕێوەبەری باخچەکان هاتووە ژینگەی بەستۆتەوە بە تابلۆکانیەوان یعنی ڕۆحێکی بکردو بەبەریا کەواتە جەنابی زۆر زیرەکان و زۆر لێ هاتوانە کارەکانی کردو. ئەگەرچی نێوماڵەکان شوێنێکن بۆ حەوانەوەی مرۆڤەکان بەڵام ئەگەر شوێنێکی دیاریکراو هەبێت بۆ دروستکردنی ناوەندێکی گەلەری هونەری وەک نمونە زیندوەکەی ماڵی کامەران کارگەچی کە ناوی لێناوە گەلەری کامەران کارگەچی وا دەکات زیاتر و زیاتر گرنگی بدرێت بە کارە هونەریەکانی هونەرمەندانی شێوەکارانی کورد و هەوڵیش بدرێت تابلۆ هونەریەکانی هونەرمەندانی شێوەکارانی کورد لە نێو ماڵەکاندا زیاتر ڕنگدانەوەی هەبێت. لە هەمان کاتیش تەماشاکردنی تابلۆ هونەریەکان وا دەکات کاریگەریەکی زۆر باش لە سەرلایەنی دەرونی مرۆڤەکان دروست بکات.